ئەی وەختە و گشت وەختێکدان و خێر هاتیمنەوە خزمەتدان هەرا بەرنامەجە خۆشەکەدان بەرنامەجی نووشیگیاندان ئەمڕۆ هاتیمنەوەلدانەوە هەرا حەلەقەیەکی تازە و مەجموعەی خواردن خۆش و تازە و غەریب و سەهل توێنن و سەریعی حازری بکەن هەرا فطور ڕەمەزاندان پیرۆز کە ساڵی خۆشی ئینشاءالله خوددا قبول تاعات و نوێژ و عیبادەتدان بکەت بایم مۆزوعەکەمان ئەمڕۆ خواردنەکانمان فرە سەهلە کە ئەمڕۆ هایمنە تقریبەن ئەرا ثەقافەت یابانی کە تاکی مامر دیری من مەجموعەی مامرە تەتبیلیکەی من وەل سەوزەوات و لەناو زبدە جوان برشنیمنەی وەل شۆربایەک سەحی دیری من کە شۆرباگە گەزەرە و شۆفانەوەیەکە و ئەمجا هینیش دیری من شرینی خۆشی گوبەسیتێک دیری من کە شرینی کوڕاتلۆت سیان خود لۆت سخڕکەی من و جوانکاریک بەسیتی گەرایەکەی من و تێمنە خزمەتدان طبعاً ئەرا تەقدیمکردن تاکیەکە من حەز کردم برنج بریانی رای دروست بکەم خۆدان زانن حەزکەن برنج قرمزە رای دروست بکەن حەزکەن برنج چەرمی رای دروست بکەن ئەوە دی لای خۆدان بینێت طبعاً ئەرا برنج بریانیەکە هینی کتوام من حەزکەم دایمەن ئەرا برنج زبدەوە کاربارم فەیسەکەمی زبدەوە کارتێری من تا پیازەکەم بە قرچنی منەرای و جوانترین شێواز برنجەکەمان دەربکەی من ئەیلا یەک کەوچک زبدەتوام یەک کەوچک چێشت زبدەتوام کەوچگێک ئەرا کەوچگونیمیک زبدە طبعاً ئەگەر بای دەبان قاڵب ڕبع قاڵبێک توایت تقریبا ڕبع قاڵبی کرد بەس چاوەڕیکەم زبدەکەم بتاوێدە و جوان یەکسەر پیازەکە کەمە ناوی و بەهارات بریانەکە کەمە ناویم جا حەشواگەی وە جیارای گەرمەوە بنسبەت ئەرا ئەی خواردنە چ دەوەرە ئاسیا طبعاً ئەولا زیاتر وە گوشتکەنەی ئێمەش توێنستی من و گوشت بکەیمنەی بەس حەز کردی من و تەسەلسل شتەکان ئەرادا بکەی من مامر کش کەسی توێنت بخۆدەی تا ئەوانەی کە نتوێنن گوشت بخۆن مامرەکە بخۆن طبعاً لە دوای ئەوە کە زبدەگەمان یاخود کەرەگەمان تاویارە و نیم پیاز گەورە ناعەم جنیمنە و حازریکەی من قرچنیمنەی جوان جا هیچ ناتوانێت بە بریانیەکە بنسبەتەرا بریانیک سادەکەی من لە ئەخیرەوە کەمی حەشواکەیم نەبانی ئەرا تەقدیم تا فرە وەخت لە نیمان نەوەت ئێوە توێنن و برنج قرمز و توێنن و برنج زەرد یاخود برنج چەرمی تەقدیمی بکەن طبعاً مکەوناتەکانمان فرە سەهلە ئەرا تەتبیلەی مامرەکە کەمی بێبە ڕەشتوای من وەل کاری و کەمون و کەمی زەیت و خەردەلیش کەیم لە ناوی خەردەلەکە چدە ناو دڵ مامرەکە تەتبیلەکە زوویتر ڕەسەدە ناو مامرەکە و زەیتەکەیش تەراوەیەک دەدەپی نەرمیەوەکەد و خۆشتریەوەکەت تا سنگەکە لە دەممان گیرنەوت تەمانیوە توێنن ڕانوە کاربارن یا سنگ خۆدانزانن بەس هەرچی وە کار هاوردن سوقان و پوسەکەی لە لیلاون تا کەمی ناخۆش هەرا ناودەم جا پوس و سوقانیش یا خود پوس زیاتر وە پیچت تا بۆشێت و من خۆم شخصیاً و دڵم نییە طبعاً لە دوای ئەوە کە پیازەکە کەمی ڕەنگ برد یەک کەوچە گەرایە کەوچگونیم بەهارات بریانی کەیم لە ناوی کەمی سووریەوەکەی منوەل زبدەگە یاخود زەیتەکە تا کەمی ڕوح بینە ئەو بەهاراتە بەس فرەنەوت تا بەهاراتەکە نەسوزیێت معلومەیش بچی دەمە پیدان ئەگەر حەزکەن بزانن بەهاراتەکاندان تێکەڵە یان تێکەڵ نییە قبل ئەوە کاربارن توزی بخەنە ناو تاوەی گوشک تەمان تاوەی بخەنەبان ئاگر توزی بکەنەبانی بسوزنەنەی ئەگەر بوونی بکەن ئەگەر بوون تەختەداردا ینی بەهارەتەکەدان تێکەڵە و نشارەی تەختە ئەویش تا کەمیاتەکان مضاعف بکەن و وەگران و پیدان بفروشنەی تا ڕەقانجاز خۆیان ئەی حیلە و غەشەکەن ئێستا برادران توێنن خوێ بکەنە ناوی یاخود توێنن ماجی بکەنە ناوی
من ئەمڕۆ حەز کردم ماجی و کەمەناوی تا تام مامرەگە بێدە پێم لێن خۆمان ئەمڕۆ مامردیری من طبعاً یەک کەوچک ئەرا دوو کەوچک بیچک ماجی بکەنە ناوی تا فرە سوێرنەوت و تامەگەی معتەدل بووت طبعاً لە دوایەوە کە ئیسا ماجیەکەم جوان تێکەڵ کردم ئیسا کەلعادە چین فێردان کردمە ئاوەگەمان جاری سەردە برنجەکەمان شوردیم نەجوان هیوە حەسکەن برنج حەبەتەویلەوە کاربارن یا حەسکەن برنج کوردیش وە کاربارن خۆش شارا بریانی برنج کوردی طبعاً من وەڕایم برنج کوردی ئەگەر مەزارع خۆمان بووت سەحیترە و خۆشترە ئیسا وەحاڵ ئیلمەی و ئیسراحەت خۆی برنجەکەمان حازر بووت ئیسا تێمن تا برنجەکە حازر بوو مامرەگە رادان تاقتەیەکەی من و تەتبیلێکی من طبعاً من وەی شێوازە بڕیمەسەی ئەگەر ملاحەزەکەن کەمی گەورە بڕیمەسەی تا وشکەونەوت ئەثنا برشانن ئەیە یەک ئەیە دوو ئەیە سێ کش قەتعایک تقریباً 4 پارچە لێری دەرکەم یاخود 3 پارچە لێری دەرکەم توێنە لەبان مەقەڵەیش بکەنەی شەرت نییە لە ناو تاوا بکەنەی لە مەقەڵەیش کرێت بەس خۆی تاکی عادەتەن ئەرا ئەو ناوە کریایە خۆدانی زانن یابانەوە ناوە کەمی تەمەڵن حەزوە خواردن زیاتر سەریع بوود و زوی حازر بوود ئیمەش هەوڵ بێ من کەمی بچینەبان ثەقافەت ئەو ناوە ئیسا برادەر ئەزیزەکانمان تەختەیەکەی من خەڵاسیکەی من جوان کە تەختەیە کردی من تەتبیلیک سەریعیک ئەرادان حازرکەی من ئەی تەتبیلە تقریباً ئەرا کچشتیک بوود ئەرا برشانن وەبان خەڵوز یا خود ئەرا هینیش توێنن وەکاری بارن بابیشی من ناو تاوە یا لەبان گرێڵ طبعاً ئیسا مکوناتەکانمان فرەسە لەرا تەتبیلەکە زەیت ئەیە زەیت وەل یەک کەوچک ماجی ئەیش یەک کەوچک ماجی طبعاً من ئەی کەرەوزە دیرم کەرەوزەکە تامێک فرە خۆش دەدەپی و ڕەنگێک دەدەپی ڕێک و پێک ئیسە تێم نسبەی بەهاراتەکانە کەمە ناوی نسبەی بەهاراتەکان فرە سەهلە ملاحەزە بکەن جوان ئەنتیباه بکەن نیم کەوچک بیچک کەمون یاخود زیرە وەل نیم کەوچک بیچک کاری ئەرا ڕەنگیش یەک کەوچک کامل پاپریکا توام طبعاً کەوچکەکانمان هین حەلەویاتە یعنی وەسەتە نەهین چایە و نەهین خواردنە طبعاً خوێ توای من وەل بیبەڕەش خوێ بیبەڕەش بنسبة را بیبەڕەشەکە عینەن کەمیە نیم کەوچک و کەمی خوێ توای من خوێ فرە نەکەنە ناویلێن ماجەکە خۆی سوێرە ئەیش خوێگەس یعنی ئەمجا خوێ لای خۆدا مینێت دایمەن وتمە سەپیدان خوێ حەسەب ڕەغبەوە کاربارن و حکم ئەوە عالەمەس وەڵادان دوور بوود ضغط دیرت یعنی چتێ لە ئیسەیش بەس ئەی خەردەلەکەیم لە ناوی تێکەڵێکەی من و تەتبیلێکی من لەوە چاودان بەس لە دوای ئەی فاسڵ بیچگە چاوەڕیمان بکەین بایم نە و ئەرا خزمەتدان بینەران ئازیزەکان هاتیمنەوە خزمەتدان ئیسا طبعاً ئیلی من برنجەکەمان وەسراحەت حازر بوود تەتبیلەکە لە وەرچاو خۆدان کردیم نەی هیچ نێتوات ئیسا لە دوای ئەیە کە تێکەڵی کردی من و خەڵاس دی هیچ نێتوای من چەکەی من مامرەکە کەیمنە ناوی دەست کەیمنە شیشکردن بسم الله مامرەکە ئەلێوا بکەنە ناوی ئەمجا
و دەستدان لێوە یاخودوە کەوچگێک بەس وە دەست خاسترە تا تەتبیلەکە کش سینەکە بگرێت یا کش مامرەکە بگرێت و حازر بوود. ئیسا لە دوای ئەوە کە لێوا تەتبیلی کردە من طبعا ئەی تەتبیلە تقریبا سریعە فرە نییە توات تا حازر بوود يعني تقريبا 20 دقة فريشة أراي 20 دقة يعني و 20 دقة حاضر بود إما يسألوا ورشاودان كيمني لابد وقتها تا مداهمة ما نكت طبعا لقيتوان لكش يونيك زي داريلا لكش ماركتي جاز هر داريك شوار دنك أرا 5 دنك كنناي أو هيك أو دو حسب دي حجم تكاجس أو سي أو شوار خير خداس شوار بس طبعا أيام أيوة أقلبان شيش جورا كني محاولة بكن أقلبان شيش جورا كردني با هنا قاعدان فرتر لنا يبود وهيك خوي تقريبا تاكي لناو تكا وهاتيه بس حس كردن دايما كوكب يابان وآسيا وأوناوم حس كان كمي اختلاف بين خويان وناو أرا خويان هالبجيرن ايش دوم شيش مانا هيج عجلة مكان وإسراحة خودان كار بكن مقايد دزدان بوده فرتي جنوكاقي ندا دزدان جوان يساكشتي طبعا اگر رانگا و کارتیرن رانگا ولاي منو رانگا خوشتره و تشورتره كمي ران عادة نرمتره قوشتاقي و تشورتره و خوشتره طبعا او يك بس اما سينوا كارتيري من تا كش كسيك بتوينت بخودي اگر خدا نكت نخوش بون يا اوي حزوران نيه تيانن وباليش بكني بس محاولة بكن سقانا قال لي سحب بكن وباليش بكني أو شربود يعني تقريبا كشت محتويات مامرقة رأي خوارد نبود أقريش كردني قوشت بايت شرحي بكن وباريكي والجوان حاضري بكن وكوت مفيدان هيج عجلة مكن إما يسا محاولة كي من جوان كمية كيمن على تقديم معقول بود وطاوقة مانيش بقردي تيانن ول صوزقيش ويكو بورشنني ياخد تيانن ول هردقي وجياجيا بكن أول جاء ايا انجا مامرقا يا أول جار مامرقا انجا صوزواتقا يسا بينا لعزيزة كان من خلاص يكدين تقريبا ايه بالنسبة ترى تاكيا قمان بي هيسا كالعادة كثير دان كردما طاوة والزبدة طاوة زبدة وكارتيري من دي ايه وكار ما نايد خيم نيشين خوي إيسا سريع دسكيشي قرادان كما دسو تيم هنا قرادان حاضر كم أول جا كم نيطاوي جوانو ريكو بيك والزبدة ياخدي وقر حسكن وزي زيتون بكني يا رقر حسكن هر وزيتك بكني بس من حس كردم و أي طاورة دان بكمي هرشي طاوق دين المال مهم تيفال بود إيسا طبعا شاركي من وحال طاوقا من قرمو بود جا زبدقة كي من ناوي لدواي زبدقة باقي أو مكوناته كي من ناوي إيسا بس طاوقا من كمي قرمو بود زبدقة كيم نناوي بس بتاو يدو
دەستکەمنە داگردن ئەی مامر خۆشە وەل سۆزەڵاتەکە ئیسە نەسیحەتدا ناکەم دەستوە کاربارن لێنیوە معڕضن ئەرا سوزانن محاولە بکەن مەقاش وە کاربارن ئەرا تەقلیبکردن و ئەرا هەڵگردن و ئەرا دانن شاوەڕێکی من بەس وەحاڵ زبدەگەمان بتاوێدە و تا ئەو تەرتیباتە و کەمنە ناوی وەرادان تەقدیمی کەم وە جوانترین شێواز بسم الله هەلێوە ئەوەی شیوازە بۆنەی با دەستدان نەسوزیێت مەقەیت دەست خۆدان بوون ئاگرەکەدان باوە قووەت نەوت تا بڕەسن توێنن وە قەلای هەوایش بکەنەی مشکلەدان نییە بسم الله بزان لێوە من چی هەڵی گرم ئێوەش لێوە هەڵی بگرن جوان ئەلێوە یەکێ دوێ سێ چوار پێنج شەش ماشەڵڵا لەوە چۆ خۆدان یەک سینە ئەوەنە دەرکرد طبعا ئیسا هیلە نەیوە سراحەت خۆی چوار ڕووی دیرت خۆی هەر ڕێک یەک دەقە ئەرا دوو دەقە وە سراحەت خۆی بود چاوەڕێی کەمەکەمی بود طبعا وەردەستدان پاک بود سید برنجە ئەزیزەکەمان کەی من وازای وەزای چوینە ئەڵڵاه بێ برنجە جوانە برنج بریانی زرد طبعا حەشوەیش خۆدان زانن ئەگەر حەزکەن بکەنە ناوی یان نەکەنە ناوی لای خۆدامینێت انشاءالله ئەمڕۆ ئەگەر ڕەسیم حەشوەکەی شەرادان کەم طبعا حەشوەکە فرە بەسیتە حەشوەی حازریەکانە بازاڕیەکانە توێنن بسینێنەی ئەگەریش حەزکەن خۆدان لە ماڵ بکەنەی شاریەش فستقە بایەمە گوێزە یانی مەجموعی دیگە سووریکەنەوە کەمی ئاو بکەنەبانی حازرە بود ئێستا تقریبا ئەگەر ملاحەڵە بکەن تکەکەمان یەک لای خەریکە اینەوە بود بسم الله زان شکلی چەند جوانە طبعا مایەسەی عەجەلە نەکەن لەلی یان من حەزکەم ئەوەی شێوازەرادان تەقدیمیکەن طبعا ئیسە خستیم نێبان ڕیدۆمەکەی کەمی بورشێد و تێمنەوە خزمەدان لە دوای ئەی فاسڵ بیچووکە چاوەڕیمان بوون بینەران عەزیز وە خێراتنە و هاتینەوە خزمەتدان طبعا ئەلێوە جوان قەڵبی کێ من مەقاشەکە گۆڕیم یان ئەو مەقاشە کەمی ئزعاج بێرا تەقلیب ئێستا تێ من ئەوی شیوازە محارەکەی من خەڵاتی بکەی من بنسبەتەرە بوونەکە خۆزگە بوونی بکەن وەلمە و بوونی فرە خۆشە جا ئیوە ئێستای بوونەکەن لای خۆدان بوونی فرە خۆشە چاوەڕی برنجەکەمان کێمە برنجەکەمانیش ماشەڵڵا فرینەمایە حازر بود وەی ئەثناءە تا برنجەکەمان حازر بود ئێمە حەشوای گەرادان حازر کەین من حەشوای سەریع و خۆش ئاگر تاکێکەمان کزەوکەی من تا وەستراحەت خۆی بود طبعا حەشواگە فرە چش نییە توات مجرد هەرچی تاوەیەک بیاشتان لە ماڵ ئەیە خۆیە تاوەی بەسیتیک
كمي زيت كيمنا ناوي تا سورة وبود شعرية قال يعني والزبدة كمي تأخير بود تا سورة وبود كمي زيت كيمنا ناوي وشوازة إسا شاوري كيمن زيتا كمان بس قر موجود بايمن براد رقان مانو قلبو كيمن زان فرە سەهلە هیچ نێتوات کش کەسی توێنێت لە ماڵ دروستی بکات و حکم ئەوەم خواردنەکە سەهلە و بەسیتە توێنم هەروەی شیوازە بکەنێ فڕن هەم بوود بەس دی ئەگەر فڕنەکەدان کارەبایی بود و مۆلی دەبی طبعاً دەم ناگرێت حاڵۆکەنەی طبعاً شعریەکە من شعریە حازر سندمە حەشوەی حازری سووری کەم كمي هر وقافقي خوي كاربارن حالكم فلتر أراتان كيبان بوسن فرا مهمة أرا خودان مهمة فلتر هيش تكلفة ناكد فلتر يقبوسن أرا خودان تا كان مباشرة لا سربان يكسر خواردنەکەدان حازر بکەن طبعاً ئەیە خستیم نێبان ڕوویکتر کەمی محاولەکەی من هەر چوار لاگەی ڕەنگ بووت بالنسبة لە حەشواگەم ئەیە حەشوای حازریە ايوه توێنن بارنەی لە بازار هەست برادر عەزیزەکانمان ئەگەر ملاحەظەکەن ڕەنگەکەی چەنی جوانە بزانن ڕەنگی فرە جوانە تەمام بوونی لە ڕەنگەکەی جوانترە فرە برادەرگیری من احتیمالە ئێستا بدوێنێنەمان دائما لبازار دينيم نيان إيشن شخصية أي هم كستوري أو أي منشورات دا قريد بازگو بزاني من شو دروس كريت أو يشوت مفيدان شو دروس كريت و هيچ نيت وادو فرا بسيطة و فرا خوشيش در شدو دا قليل اللي من نگندي فرا تشتاق بسيطة على واتشاو خودان طبعا ايا فرينا معايا مامرەکەمان یاخود تاکیەکەمان ئەیە خۆی کچشتی هاناوی هیچ نێتوات ئێوە حەزکەن کەمی شەکەر بکەنە ناوی وەل کەمی دارچین بۆ جوان خۆی هێل هاناوی دارچین هاناوی بەس شەکەرەکە نێناوی من حەز ناکەم حەشواگەم شرین بود کەواتە شەکەرەکە نییە کەمە ناوی خۆدان زانن ئەگەر حەزکەن شەکەر بکەنە ناوی یان شەکەر نەکەنە ناوی لای خۆدان بینێت جوان شەوڕیکەی من تکەکەمان وەی شیوازە حازر بود طبعاً شعریەکەم دەست کردە تەغییر ڕەنگەکەی خۆی ڕەنگەکەی چۆپی هات ڕەنگەکەی فرە جوانە یەکسەر تەغییر ڕەنگەکەی خۆی کرد زانە ڕەنگەکەی شوێن تەبدیل بی وەختی ڕەنگەکەی لێوا گۆڕێت دی محاولەکەم کەمی تری مایە و ئاو کەمە بانی با بزانی من مامرەکەمان وەزعی چوینە مامرەکەمان دەستدان ماچ کرد وەزعی فرە خاسە ئیسا تقریبا مامرەکەمان فرەی نەمایە حازر بود کە ئیسا بەس وەحاڵ حازر بود خەیم نەیلاوە تا سەوزەواتەکەیش ئەرای سوور بکەی من طبعا هەر قاپێک دیرن قاپ تەقدیم نییە مجرد قاپیگە ئەیانە خەمەلاوە بەس ئەرا ئەوە کە سەوزەواتەکەم سوور بکەمە و ئەنجاتێمە و
تقديمي كاميرادان ما شاء الله عليه بونا راسه وقت مخرجة كم مجالي كبيرة في من إيسا كشتي خون هيا صوزوات أجاز طبعا هروي شوازة شين تكاكا كردن أجد أي طماطة كرزياني عشتن لمال تينن هر طماطة يقوى كاربانن طبعا إيسا شعرية قم رسيو مرحلة كآوغة وات أويش آوغة كمان أوي وتشاوري كم وسراحة خوي بكلت بس كم كميتر أوت وات كميتر وحال أوت وات آوغة كمان أوي وآوغة فرنود تا نودة هبير يا الله اللي مني وسراحة خوي حاضر بود كيمن سيد برادرقم عم كيمن إيلا صوزواتك حالا كان كشتي بود هروا زبدقي خوي يا هروا رينقي خوي حاضري بكن داعيني رين صرف بكن ياخذ زبدة صرف بكن اللي واجوان هروا خوي حاضري بكن نيتوات فرا تغييرات بكن نيتوات فرا مصروف بكن أي مانجا بسرا خواردن نية أي مانجا را عبادة طاعت كريايا طبعا برنجة مانيش ما شاء الله للي بود حاضر بيا إيسا برادر عزيزة كان من شمنا فاصلي فرا بسيطو تمنا وخزمتدان أو وقتا أي صوزواتها حاضر بيا وشواري ما بكن برادري العزيز من وخيراتنا هاتيمنا وخزمتدان أرا حاضر كردن خواردنا خوشاقا من إيسا خواردنگان من كشتي حاضر بي دست كيمنا پێشکەشکردنەکە دادان پێشکەشکردنەکەمان هیچ نێتوات هەرچی قاپێک دیرن ئەوەڵ جار برنجەکە حاضر بکەن یا الله بسم الله طبعا برنج بریانیەکەمان حاضرە بالنسبة ترى برنجەکە ئیعادەیەکەمە باندان شي خودان حسكن وكاري بارن مشكلة مانية هرشي رنگيك بود هرشي شوازيك بود كينن مدخني بكن كبون دوكالي بنفي تاول تاكيغو بگنجيت كإحساسي قردان تيت لبان خلوص كريايا اي ناو باكو كيمن طبعا فرا برسيمة لابودوا خليكا فرا خواردن هیچیش نمایە سەرادان ئەیە برادر عەزیزەکان من طبعا من برسیمە و فرێش نەمایە را فطور بەس تەحەمل یەکەم نێزامەرە ئەیە ئەلێوا تەقدیمی کێ من و شێوازێک جوان ئێدی خاڵەکەی من تا کەمێگە پڕ لەبان قاپەکە پڕ بود یەکی لێرە بەی من ئەلێوە ئەیش بەی من خێمنی لای برادرەکەی ئەیش بەی من یەک مامرتر بەی من لێوە جوان تەقدیمی کەی من ماشەڵڵا کەمێگە فرە دەرچووی کە ئەلێوە باشوینەرە برادرەکانیان بکەیمنەوە ئیسا یەکی لیانە تێری من لێوە نەیمنەی و ئەخیر دەنێک لێیە تێری من طبعا هەر هینەکەی خۆی بابیشی من هەر زەیتەکەی خۆی ئەیە توێنن لێوە وە کاربارن
وتلميعي بكن بالنسبة لها حشواقة تيونن يا وجيا بخوني يا يكسر بكنيباني طبعا تاو كارمان وتاوغيش نما حشواقيش يا جوان طبعا حشواقة ود مفيدان حازرة دي خودان زانن شين تقديمي كان حسكن بكنيبان بريانيغا يا حسكن يا تقديمي بكن جوان كاريك بسيطيك على كيمن جوان كاري بسيطي على كيمن ايش بلا بعد بجد لاي برادرقاني تشكد ليلة اللي هو جوان ديمي كيمن يوا دارم تاكي قمان ودول دامبود طبعا يسمى مباشرة دست كيمنا شريني دروس كرنا قرادا شريني قمان كرات اللوتسا هيش نيتوات فرش شريني بسيطيقة ومكوناتي لكش مالي جهاز مجرد بس إما ليلة توست مطحون كرديمنا بسكت توست مطحون كرديمنا بسكت عادي بسكت شاي طبعا تا اختصاري وقت قلب أنا دامكم أيا شير مكثفة لكش شيني جهاز شير مكثف كينا باني لوا جوان فرة بسيطة شرينيك فرة بسيطو فرة خوشة يسيش هر زبدگی خوی زبدهی لوتساگا یا خوتیانن ایوا خودان قشتا و کاربانن من حس کردم زبدگی خوی و کاربارم علی و جوان دست کیمنا تیاکل کردنی کشتی و اکو علی و جوان طبعا كتياكلي كردي من امجا كمي وحال شير كيم نباني تا زياتر خوي بقرد شير شل يسيما محاولة كيمن أول جار اليوا جوان هيني كيمن عجني كيمن تاب كيمني هويريك ريكو بيك يسدي حس كم احتياجين يا كيمن دس وكارباري من بسم الله اليوا جوان يعني ودي كمية قلعي خدا مينت حسكن فرا بكن حسكن كم بكن تا هوي رقمان برسدا قواميك كبتيوني من خرخري بكيمن مزانن شنجواني طبعا لجير دسم فرا وقوته من حسكم كمي زياتر اليوا تا شير مكثفة جو زبدقا بجدا كشيني لدواي أي مرحلة يسمى محاولة كيمن كمي وحال شير كيم نباني شيرگيش لا خود امينت شنو عيق وكار تيرن وكار بارن مشكلة ردان دروس نيكت شيرگا گرم بود سرد بود فرقي نيه اگر لا درجة حراري غرفگيش بود هيچ مشكلة دان دروس نيكت بزانن ايسات چند جوان شلو بود لجير دستان اليوا جوان يا جوان عزري كيمن هيج نيتوات شرينيك فرا بسيطيقة هيج نيتوات كمي حسكم شير فرا كردي منباني كمي لوت ستوات ساقي كمي نباني تا زياتر خوي بقرد ويشي وازه يو تيونن ورول بكني وفي نفس الوقت تيونن وهينيش بكني خرخر عليها أجوان يا زبدة قموان بي كمي طاقت واد عليها كنتا خوي بقرد و تكويري بكن جوان كمي كتكويري كردن كمي دزدان شور بكن تا دزدان نقرد يسا من تيما خزمتدان كا عشريني أرادا حاضر كم من كمي كم دروس كردما يو تيونن زياتر دروس بكن زان خوي يكسر لوا هنا وبود خسا وبود كخسا وبي أو وقت تيونن تكفيري بكن
واستراحة خودن زانن قد عجلة لنا كان لأن تفاعلات شيرة و مكونات باقية دروس بود خرو كريات وسهلترين الشواز كمي هيليمني كمي تر شيلني مني وهيليمني استراحات بكت دعاء أوا تكويري كيم نرادان و تينن وعجانة دروسي بكن بس داعينيها اگر كمي دروس بكنيوه فرني اتوات خلاص تشيريو برادر عزيز ايمان هسه تشاوري كيمن كمي استراحت بكدو تكويري بكيمن و تيمنا وخزمتدان بيشكشي كيم نرادان تشاوري مامون بینەرە عزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان ئەرە دروستکردنی ئەی شرینیە بەسیتە طبعا کەمی کردیم نەی تەلاجە تا خۆی بگرێت ئەمجا لێوە و بەسیترین شێواز لێوە تەکویری بکەن و تەقدیمی بکەن طبعا من حەز کردم وەی شێوازەرادان تەقدیمی بکەم ئیسە فرە بۆ بەسیتی رادان تزييني كيمن طبعا تزيينه كمان يكم جار هر لو تساقي خوي مجموعي قمايا اليوا جوان يدي خودان زانن چين تقديمي بكن صراحة من كمي شير فركرد مباني دي كشيرة فركردي مباني حس كردم كمي شلوبي ايش هر زبدقة خويسي زبدي لو تساقة خويسي اليوا ويشي وازم تقديمي كيمن فرة سهلة وفرة بسيطة اليوا جوان تقديمي كيمن فرة بسيطة وسهلة هي هر زبدقة خوي بي زبدي لو تساقة بي طبعا ايش تيونن اليوا وجواني ارى تزيين كردني طبقة قدان فرة سهلة مجرد كمي زيركي توات فرة سهلة ايش طبقي شرينيا كمان بيرا امرو هو حسب ما وتم بيدان تيونن زيوتر حاضري بكن إسا برادر عزيزة من تيمنا وخزمتدان أرى آخر طبق شورباي شوفانو قارچك ديري من عفو شوفانو جزر ديري من مكوناتي فرة بسيطة مجرد شوفان وكارتيري من والجزرو والزبدة كيمني طبعا ايه جزرة كمانا ايش شوفانة كمانا نيم جزر من مشكل يكردما دو رنگ دو كوتشك شوفان يك كوتشك زبدة طبعا بس توزي وحال كا شاوري كيمن زبدة بتاعي دو زانن بس وحال زبدة بتاعي جزرة كمان اوي اي شوربايا هي نيتوات مكونات نيتوات خسي وكد لان شوفانقة خوي يكسر خسي كد طبعا فرن نيتوات من جزرة كمان سورة وبود تا رشونود وحال ليوا كمي بس رنقاقي تبديل بود يا سيس بودو امجا شوفانقيش كيم نباني ويشي وازا ملاحظة بكن فرة سهلة هيش نيتوات
بوون گەزەرەکە وەل شۆفانەکە وەل الزبدەکە طبعا بوونی فرە خۆشە ئیسا مجرد ئاوەکەمان مایە ئاوەکە کەیم لە ناوی وەل بەهاراتەکە کە بەس دوو مکەون توای من یاخود سێ مکەون دوانی برادرە ئەزیزەکانمانە بیبەر ڕەش وەل خێش کەیم لە ناوی ئەیش خێ وەل بیبەر ڕەش طبعا ئیسا وەحاڵ چاوەڕێکەی من توزی خەسەوە بوود لە ئەخیرەوە کە زیێنی بەسیتی گەرایەکەی من تا ئیمە ئەوە مهمە کە وە دڵدان بوود بسم الله طبعا توێنن عالم هەز حەزکرد نیسک بکە دەناوی کەمی نیسک بکە دەناوی بەس من وەڕایم نێتوات کەمی وەحاڵ لە ئەخیرە و کە تاوابی کەمی ئۆریگانۆ کەمە ناوی یعنی تقریبا نیم کەوچک چای یەک ڕەشە بیچک ئەمجا دەستکەمە تەقدیمکردن شۆربەکەم تێنم هەرسی بکەم و تێنم هەلێوە بیلمەی ومقدما عافيتدان بود چاوەڕێکەی من بەس وەحاڵ کەمی خەسەوە بود تەقدیمی کەمی مکەوناتم ڕوفرە سەهل بی تاکی مامر وەل سەوزەوات خۆشانی منەرەدان مکەوناتەکەیش لە وەرچاودان بی فرە سەهل بی دوو کەوچک زەیت و یەک کەوچک خەردەرەوە کار هاردی من ئەرا بێبەر ڕەش و ئەرا کەمی کاری و خەردەل و زەیتەکە پشتی تێکەڵ کردی من لۆچەکەش لە وەرچاودان کردی منەی ئێوە محاولە بکەن کەمی شیرەکە کەمتر بود تا کوڕەکانی یا خڕەکانی جوانتر دەربچێت و ڕێک و پێکتر دەربچێت و تەقدیمی کردم زبدەکەمان داشتی من ئەگەر زبدەکە تێت خەسە کەمی زەیت بکەنە ناوی تەخفیفی بکەن و لێوە جوانی بکەنەی باقی مکەوینات وەل لۆچەکە خۆی بسکتەکە و تەرتیباتەکەکەم طبعا ئەیش شۆرباگەمانە یەکسەر خەسەو بود یەکسەر حازر بود توێنن ماشەڵڵا طبعا بوونی فرە خۆشە صحیشە یعنی وەلە وەرچادان هیچ چشت ناخۆش نەکردیم لە ناوی کە یەکسەر چاوەڕی کردیمە کەمی خەسەو بود و تەقدیمی بکەین لەرە جەناب ئەزیزدان طبعا ئەیش کەمی تۆست کەیم نەبانی تا وە دڵدان بود ئیوە توێنن وە تۆستیش بخۆنەی مشکلەمان نییە کەمی حاولەکەی من کەرەوزیگ و نعناعی خەینە ناو ڕاست تا زیاتر سرنجدان بکیشت لە ئەخیرە و یەک خیتامێگەی یەک ڕەشەی ئۆریگانۆکەیم نەبانی و تەقدیمی بکەین چاوەڕی مابوون و حەڵقەی تازە و خواردن تازە بایم لە خزمەتدان جاری ئەرا ئەمڕۆ خدا حافظ